بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بنرانو بسراني برنامج رمضان جار ام زارش دبينا ميواني مالكانتان لبرنامجي تري تايبتي ام زارش بناو نشاني توبة وقرانوا بولاي الله سبحانه وتعالى بميوان داري ما مستعى ملاكوتر خواهي قورا پاداشتی بخير بداتوا داواکاریەکەی قبول کردین و خواهی گەورە لی رازی بخير بما مصاجان زور سپاس خوا سلامتان يا ربي بخير بن خواهی گەورە طاعت و عبادەتی هەموو لایەک قبول کە إن شاء الله اللهم آمين خواهی گەورە پاداشتی بخيری بەڕێستان و ژیاریش بداتەوە خوا سلامتان يا ربي بنران و بیسەران إن شاء الله دەست دەکەین بەو پرسیارانەی کە تایبەتن بە تۆبە و گەڕانەوە بۆ لای الله سبحانه وتعالى لە پرسیاری یەکەم مامۆستاجان دەست پێ دەکەین وشەی تۆبە لە قورئاندا چۆن چۆنیە وەکو پێناسەکەی ئەگەر لە بۆ بینەران و بیسەرانی ڕۆنکەیتەوە تۆبە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين توبة لقرآن بيروز دا بابتي وجودية بابتي وجودية بو ماناي پەیوەستە بەبوونی مرۆڤەوە مانا قوڵەکەی تەوبەش لە قورئانی پیرۆزدا لێک نزیکبوونەوەی ڕەحمەتی خوایە میهرەبانی خوای پەروەردگارە لەگەڵ ئەو مرۆڤە لادەرەی کەوا دوور کەوتۆتەوە لەسەر ئەو ڕێگای بڕیارە بەو ڕێگایە لەو سەر ئەو ڕێبازە لە خوای پەروەردگار نزیک بێتەوە لەگەڵ بوونی مرۆڤدا تەوبە بابەتێکی وجودی ناو قورئانی پیرۆزە پانتاییەکیشی لە قورئانی پیرۆز بۆ تەرخان کراوە بابەتێکە سوورگەی سوورانەوەی مرۆڤە لەگەڵ ڕەحمەتی خوای پەروەردگار کاتێک مرۆڤ بەهۆی تەوبەوە لە خوای پەروەردگار نزیک دەبێتەوە چونکە تەوبە لە ڕەگ و ڕیشەی زمانەوانیدا واتە گەڕانەوەی کەسێک یان شتێک کەوا لە ڕێگا لای داوە و دوور کەوتۆتەوە کە لای داوە و دوور کەوتۆتەوە ئەو مرۆڤە دەگەڕێتەوە بۆ سەر ئەو ڕێگایە تاوەکو نزیک بێتەوە لە چی؟ لە ڕەحمەتی خوای پەروەردگار واتە جارێکی تر بەهۆی ئەو گەڕانەوەی بەهۆی هاتنەوە سەر ئەو شاڕێگا ڕاستەقینەی کە لە سەرەتاوە پێویستە لەسەری بێ و لا نەداولی دوور نەکەوێتەوە لە ڕووگەی ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار جارێکی تر نزیک دەبێتەوە هەر لەبەر ئەوەشە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوهو یەکێ لە ناوەکانی وەکو سیفەتێکی بنەڕەتی رب العالمین ئەتەوابە کاتێک مرۆڤ بۆ لای خوای پەروەردگار دەگەڕێتەوە ڕەحمەتی خوای پەروەردگاری جارێکی تر دەگەڕێتەوە بۆ لای ئەو مرۆڤە کەواتە لە قورئانی پیرۆزدا تەوبە کە بابەتێکی وجودیە چەقی بازنەکە بریتیە لە سوورانەوە و خولانەوەی مرۆڤ و ڕەحمەتی خوای پەروەردگار بە دوای یەکتر لە دەوری یەکتر بۆ لێک نزیک بوونەوە جاریشی تر دەستەکانت خۆش بێت مامۆستاجان مامۆستاجان مانگی ڕەمەزان واتە مانگی گەڕانەوە لە بۆ خوای گەورە ئایا تۆبە بەس لە مانگی ڕەمەزان پێویستە یان تایبەت کراوە مانگی ڕەمەزان پرسیارەکەی جەنابەت زۆر پرسیارێکی هەستیارە چەند خاڵێک پێویستە لەسەر ئەو بابەتە ئاماژەی پێ بدەین تاوەکو بابەتەکە زیاتر ڕوون بێتەوە بابەتی تەوبەکردن پێوەست نییە بە هیچ کات و هیچ شوێنێک و هیچ کەسێکەوە سەرەتای پێناسەکە باسمان کرد بابەتێکی وجودیە مادام بابەتێکی وجودیە کەواتە هەموو کاتێک و لە هەموو شوێنێکدا و بۆ هەموو کەسێک تەوبە پێویستە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم تەوبە تایبەت نەکراوە تەنها بە تاوانباران و گوناهکارانەوە چونکە بابەتەکە لە قوڵایی قورئاندا مەبەستیدا نزیک بوونەوەیە لەخوا ئەو کاروانە قافڵەیەکە ئەوەی بێوێ کاروانچی ئەو ڕێگای نزیک بوونەوە بێ لە خوای پەروەردگار پێویستە بەشدار و پشکدار بی خاڵی سێیەم ڕەمەزان بەرەکەتێک و ڕەحمەتێکی خوای پەروەردگارە بزاوت و هێز و وزەیەک بە مرۆڤ دەدا جارێکی تر زیاتر بە ئاگای دەهێنێتەوە بەڵام ئەو زیاد بە ئاگا هاتنەوەیە کەی زیاتر دەتوانی مرۆڤ لێوە بەهرەمەند بێ ئەو کاتەی توانای مانەوەی هەبێ پاش ڕەمەزانیش زۆر جاروێ دەرێ بە کەسێک تۆبەی لۆ تۆبەی ناکەی ناگەڕێەوە یعنی ئایا دەبی لە کەسەکە تاوانێکی گەورەی کردبی تۆبە بکە بگەڕێتەوە یا خۆت تۆبە پەیوەندە بە گوناحە بچووکەکانەوە یا وەکو خۆت باست کرد لەوانەیە شەرنی لە کابرا گوناحی کردبێ یعنی تایبەت نییە بەو کەسە ئی لە گوناحی گەورەی کردبێ تەوبەکار
ئەو کەسەی دەست لە تاوانێک هەڵدەگرێتن و تەوبەکارە لە قورئانی پیرۆزدا لە لیستی تەقوادارانە. لەو ڕیزبەندەی خوای پەروەردگار سیفاتی تەقوادارە ڕاستەقینەکان باز دەکات لە سوورەتی ئالی عیمران لە کۆتاییدا بە واوی ئەلعاتیفا واتە واوی بادرانەوە سەر یەکتر جارێک بەهێزی دەکات جارێک جوانی دەکات دەیهۆنێتەوە سەر یەکتر چینەکانی کۆمەلگا یەکێک لەو چینانە تاوانبارانن کە تاوانباران دەگەڕێنەوە بەڵام خوای پەروەردگار ناوی لە کام لیستە لە کام لاپەڕ تۆمارکردوون لە لاپەڕەی ئەوانەی کەوا خوای پەروەردگار خەڵاتی و ڕێزلێنانی تەقواداری پێبەخشیون. پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام سەرمەشقی تەوبەکاران بووینە کەواتە باشترین بەڵگەیەک بۆ ئەوەی کە تەوبە تایبەت نییە بە تاوانبارانەوە تەوبە لەسەر کەم چاکەکردنیش پێویستە نەک تەنها هەر لەسەر زۆر تاوانکردن لەسەر کەم چاکەکردنیش تەوبە هەر پێویستە. دەستەکانت خۆش مامۆستا گیان بەهۆی تۆبەوە چی لە خواناسیمان گۆڕانی بەسەردا دێت؟ ئەزمموی خواناسی ئەزممویێکی زۆر قوڵە لەگەڵ مرۆڤدا. ئەوەی ئەزمموی نەکرد بێ ناتوانێت دەری بڕێ، ئەوەی تامی نەکرد بێ ناتوانێت بۆت باس بکە، ئەوەی خۆی بیسەری ئەو ئەزممونە خواناسیە نەبوو بێ ناتوانی جارێکی تر بۆ کەسی بەرامبەر بیڵێتەوە و تاوەکو کەسێکی تر بیسەری بێ. تەنها بەو کەسە دەکرێتن کەوا چێژی خواناسی کردبێ ئەزمموی لەگەڵ خوادا هەبوو بێتن. ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار دروستکەری ئەو مرۆڤەیە خالیقی ئەو مرۆڤەیە بە پێکاتەیەک دروستی کردیە چونکە ئەو مرۆڤە ئامرازی تاقیکردنەوەی لە ژیاندا سروشت و پێکاتەیەکی هەیە سنوورشێنە، سروشت و پێکاتەیەکی هەیە سنوور بەزێنە، سروشت و پێکاتەیەکی هەیە لە ڕێگالادەدا و دوور دەکەوێتەوە. بەڵام لە بەرامبەردا ڕەحمەتی خوای پەروەردگار سیرکە. گەورەترین نیعمەت کە مرۆڤ لە بابەتی تەوبە لە قوڵایی قورئاندا هەستی پێ دەکاتن بابەتی ئەوەیە چێ مرۆڤی فێری تەوبە کرد. هەر خودا جەلە جەلالوه خودی خۆی کاتێک دروستکەری مرۆڤە و خالیقی مرۆڤە هەر خۆشی فێری کردووە چۆن تەوبە بکا و بگەڕێتەوە بۆ لای ئەو. ئەوە لەو پڕی میهرەبانیەوە مرۆڤ لە ڕێگای تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار هەست بەوە دەکات درک بەو لایەنە دەکات و پێی پێدەبا بە هەست و نستی خۆی و دەیکاتە ئەزمموونێک لەگەڵ خوای پەروەردگار کە باڵاتر و سەروترە لە خواناسیەکی کرچ و کاڵ. کاتێک کە قورئانی پیرۆز دەخوێنیەوە هەندێک وشە هەند زۆر جێگای هەڵوێستە لە سەرکردنە. ئین نەسینا ئەو ئەخطەئنا چێ فێری کردووی؟ چێ فێری کردووی لە خودی ذاتی ئەڵڵا بپاڕیتەوە بەرامبەر بەو شتێکت لەبیر کردووە و بەرامبەر بەو شتێکت هەڵە کردووە خۆی فێری کردووی چۆن داوای لێ بکەی خۆشی فێری کردووی چۆن بگەڕیتەوە هەر خۆشی دەرگای واڵایە هەر خۆشی تەوبەکارانی خۆش دەبێت نەک تەنها قبوڵیان دەکاتن. جاگەر تەماشا بکەین ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه لەگەڵ ئەوەی ئەتەوابە ئەلعەفووە ئەلغەفوورە لە ناوە جوانترینەکانی خوای پەروەردگار ئەگەر تەماشای ئەو سێ ناوە بکەین چ شتێک دەکاتە توێشووی ئەزمون دروستکردن لەگەڵ خودا. ئەتەواب واتە ئەو کەسەی دوورکەوتوتەوە بەهۆی دوورکەوتنەکەیەوە جاریشتر دەگەڕێتەوە سەر ئەو شاڕێگایی لە خوای پەروەردگار پێی نزیک دەبێتەوە. بەڵام هەمان ذاتی ئەو تەوابە ئەلعەفووە. ئەلعەفوو ڕەگوڕیشەکەی لە قورئانی پیرۆزدا واتە خۆی بە دوور دەگرێت لەوەی تۆڵەت لێ بسێنێتەوە. لە پاشان هەر بەوەندا خوای پەروەردگار ئەلغەفوورە. ڕیشەی غەفەرە لە قورئانی پیرۆزدا واتە داپۆشین جیاوازە لەگەڵ سەتەرە. سەتەرە شتێکدا دەپۆشتێ بەڵام دەزانی چی لە ژێر شتە داپۆشراوەکە هەیە هەمیشە لە بەرچاوی دەگری هەمیشە لە یادگەت دەمێنێتەوە ئەو شتە بوونی هەیە. بەڵام غەفەرە داپۆشینێکە وەکو ئەوە وایە هەر نەبوو بێ. لەبەر ئەوە عاریفان ئەوەندە خەمی تەوبەکردنیان نەبووە ئەوەندەی خەمی شەرمەزاری دوای لێخۆشبوونی خوای پەروەردگاریان هەبووە. کەواتە لە ڕێگای تەوبەوە دەتواندرێ ئەزمون لەگەڵ خواناسی دروست بکرێ
ناوە جوانترینەکانی خوای پەروەردگار درکی پێ بکەی و پێیان پێ بێ و هەستیان پێ بکەی. هەر ئەوەیە عەطاء الله الئەسکەندەری ڕەحمەتی خوای لێ بی دەیفەرموو تاوانێک ببێتە هۆی ئەوەی لە خودا نزیکم بکاتەوە چاکترە لە چاکەیەک بەهۆیەوە تووشی ڕیا و ڕووپامایی بم لە خوای پەروەردگار دوور بکەوبەوە. چونکە چەقی بازنەکە ڕیشە و ڕەگەز و بنەمای بابەتەکە سوورگەی تەوبە لە قورئانی پیرۆز یەک شتە نزیک بوونەوە لە خوا لە ئەنجامدا بەدەستێنانی ڕەزامەندی خوا شتێکی ترمان نییە. خوای پەروەردگار باچی بە لێخۆشبوونمان نییە باچی بە سزادانمان نییە. ئەوەی خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە لێخۆشبوونی خۆیەتی و پێبەخشینی بەڕێزترین خەڵات باڵاترین خەڵات کە لە خودی بەهەشتیش گەورەترە کە ڕەزامەندی خۆیەتی. دەستەکانت خۆش مامۆستا گیان سەلامەت بکە. مامۆستا گیان زۆر جاروەیە کەسێک کە تاوانێک دەکا پێی دەڵێن تۆبەچی نەسوح بکە. جا مەبەست چێ لەو تۆبەی نەسوحە کە خوای گەورە لە قورئانی پیرۆز باسێک تەوبەتەن نەسوحە مەبەستەکە لێرە چۆن ئەو تۆبەیە چی پێویستە؟ مامۆستای بەڕێز بەداخەوە لە قورئانی پیرۆز چەمکی زۆرمان هەیە ئەو چەمکانە ستەمیان لێکراوە. جارێکیان ستەمیان لێکراوە بەوەی کۆمەڵێک شتی بێبنەما و خوڕافاتی دراوەتە پاڵ و کۆمەڵێک شتی خوڕافات و بێبنەما بووە بە هۆکاری شیکردنەوەی ئەو چەمکە قورئانیانە. جارێکیش بەوە ستەمیان لێکراوە هەر بە ڕووکەش هەر بە سادەیی هەر لە ڕواڵەتی دەرەوە تێڕامان و تێڕوانین و ڕاوە و لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر کراوە. خوای پەروەردگار کە باسی تەوبەی نەسوحی کردووە لە قورئانی پیرۆزدا دەبێ بزانین بناغەی ئەننوسح چییە؟ بناغەی ئەننوسح لە قورئانی پیرۆزدا بریتیە لە هەنجوینی پاڵفتە. واتە کەسێک پێی دەگوترێ خاوەن بڕوانامەی ئەتەوبەی ئەننەسوحە چونکە ئەمە بڕوانامەیە بە ئاسانی هیچ کەسێک ناتوانێت ئەو بڕوانامە بەرز و باڵایە بەدەست بێنیتن. کاتێک کەسێک بڕوانامەی تەوبەی ئەننەسوح بەدەست دەهێنیتن چۆن هەنجێک لە شیلەی گوڵان گوڵزار بە گوڵزار باخچە بە باخچە لقیدار بە لقیدار خونچە گوڵ بە خونچە گوڵ گوڵ بە گوڵ بە دوای شیلەی گوڵاندا دەگەڕێتن و دەیگەڕێنەوە ناو شانەکەی خۆی بەڵام بیرمان نەچێتن کارگەی پاڵاوگەشی تێدایە. ئەو شیلەی کۆی کردیتەوە جارێکی تر دەیپاڵێویتن. ئەوە مانای دووەمی قوڵی وشەی ئەننەسوحە لە قورئانی پیرۆزدا. کەواتە کەسێک کە دەیەوێ بگا بە پلەی تەوبەی ئەننەسوح ئەو کەسە چۆن مێشەهەنگ شیلەی گوڵان کۆ دەکاتەوە هەنجوینی لێ بەرهەم دەهێنی پێویستە بیگەێنتە ئاستێک بیکاتە خاوەنی ئاکار و هەڵسوکەوت و ڕەوشتێک خاوەن کردارێک گفتارێک خاوەن هەڵوێستێک چۆن بەرهەمی مێشەهەنگ کە هەنجوینە شیفایە خۆشی شیفا بەخش بێ بۆ کۆمەلگاکەی خۆی. بەڵام کاتێک ئەو خوای پەروەردگار ئیرادەی پێبەخشیوە خاوەنی ویستێکی ئازادە چۆن خاوەن هەنگەکان فێڵ لە خودی هەنگەکانیش دەکەن ئەو شیفایی کە تێیدایە بەهۆی شەکرەوە شیفاکەی لەدەست دەدەن کوالێتیەکەی دادەبەزێنن ناکرێ کەسی تەوبەکار دەستکاری کوالێتی تەوبەکردن و گەڕانەوەی خۆی بکە بۆ لای خوای پەروەردگار. خاڵێکی تر تەوبەی نەسوح بزاوتێکی هەمیشە بەردەوامە. بزاوتی هەمیشە بەردەوام لە قورئانی پیرۆزدا واتە ئەو کەسە توانیوێتی تەوبەیەک بکا بە وجودی خۆی لە پێکاتەی وجودی خۆیدا تەوبەیەک زیاد بکاتن و بیچەسپێنیتن بە بەردەوام ئامۆژگاری بکە و بە بەردەوام بیری بهێنێتەوە کە ئەو گەڕاوەتەوە لەسەر ڕێگایەکە بەرەو لای خوای پەروەردگار. لە قورئانی پیرۆز ئەگە بمانەوێت لە تەوبەی ئەننەسوح تێ بگەین دەبێت لە ئەنجامی شیفابەخشی هەنجوین تێ بگەین. اینجا لە ئەنجامی گەڕانەوەی کەسێک دەبێتە خاوەنی چ ئاکارێک چ ڕەوشت و کردار و گفتارێک و لە کۆمەلگا چۆن مامەڵە دەکاتن. کەواتە نەسوح بۆ مانای کە ئەو کەسە ئاکار و ڕەوشتی بە تەواوەتی بگۆڕدرێ کە ئەو شتانێک کە پێشوو کردیتی نەگەڕێتەوە سەری. مامۆستای بەڕێز ئەوانەی کە کردوویەتی دەستیان لێ هەڵدەگری پەشیمانیشی لەسەر دەردەبڕی چونکە تەوبەکردن زۆر زۆر بە ڕون و ئاشکرایی لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار باسی کردی هی کەسانی ئازا و ئازاد و بوێرە چونکە گەورەترین هێز لە ناخی مرۆڤدا بوونی هەبی دان پێدانان و ئیعترافکردنە بە تاوان و هەڵەی خۆت
کاتی اعتراف دەکەی بڕیار دەدەی بگەڕیتەوە نابێ بیرت بچێ ئەوەی کە دەیڵێ ئەوەی دەیبیستی و دەیبینی ئەوەی پێی دەڕۆی ئەوەی پێی ممارەسە دەکەی لە ناو کۆمەلگا لە ناخەوە لە دڵدا پێویستە ئەو گەڕانەوە جارێکی تر بەرەو لای خوای پەروەردگار بی ئەندامەکان بۆ خۆیان چاک دەبن کەواتە بەر لەوەی ئەو کەسە کردار و گفتاری بچێتە ژێر چەتر و سایە و سێبەری تەوبەی نەسوح پێویستە دڵەکەی تائیبێک بێ تائیبی نەسوح بیتن. زۆر سپاس مامۆستا گیان. مامۆستا گیان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. مەبەست چۆن دەتوانی سەرکەوتنی یعنی ئەنجامی بڵێنی ئەم سەرکەوتنە بدینین کەوە یەک دەستە ئیمانداران کامل سەرکەوتنە مفلیحە دڵخۆش دەبن بەم تەوبەیە. زۆر ئاەت و بەڵێنی قورئانیمان هەیە زۆر یاسای زێڕینی قورئانی پیرۆزمان هەیە مانە بەرجەستەکراوەکەی ئەگەر خەڵکی کۆمەلگا بە تێکڕای پێ هەڵنەستن ناتوانرێت تەفسیر بکرێت ناتوانرێت لێکدانەوەی ئەو ئاەتە پیرۆزە ببینری ئەگەر تەماشا بکەین لە ئاستی تاکە کەس لە ژێر چەتر و سایە و سێبەری ئەو ئاەتە پیرۆزەدا کە لە سوورەتی مبارەکەی ئەننوورە لە ئاستی تاکە کەس سەرکەوتنمان بینیوە بەڵام لەبەر ئەوەی تا ئێستا کۆمەلگا نەیتوانیوە یان نەیویستووە یان لێ نەگەڕاون ئەو گەڕانەوەیە ئەو تەوبەیە بەدەست بینیتن تا ئێستا مانای بەرجەستەکراوی ئەو ئاەتەمان لەسەر ڕووی زەوی نەبینیوە لەو کات و لەو ساتەدا ئەگەر تەماشای ئاەتەکە بکەین خوای پەروەردگار بە تاک باسی کەسێک ناکە بەکۆ بە جەمع بانگ دەکاتن وتوبوا إلى الله أيها المؤمنون لعلكم تفلحون لە سەرەتادا پرسیارێکت وروژان جەنابەت ئایا کەسانی تاوانبار تەنها ئەوان پێویستیان بە تەوبەکردن و گەڕانەوەیە پەروەردگار جەلە جەلالوه ئاەتەکە ڕووگەی ئاەتەکە ڕووی لە ئیماندارانە ئەوانەی لە پلەی ئیماندان ئەگەر ئەوانە بە کۆی گشتی و دەستە جەمعی نەگەڕێنەوە سەرکەوتن بەدەست ناهێنن کەواتە لە ئاستی تاکە کەس بەڵێ سەرکەوتنمان بینیوە بەڵام کۆمەلگا بەچی ئەو سەرکەوتنە بە بەرجەستەکراوی دەبینی کاتێک بە کۆی گشتی هەموو کۆمەلگا هەموو چین و توێژەکان گەڕانەوە سەر ئەو ڕێگایی کە لە خوای پەروەردگار نزیک دەبنەوە و گەڕانەوەش بۆ لای خوای پەروەردگار ئەو پەڕی بەدەستهێنانی سەربەرزی و شکۆمەندیە چونکە دەفەرمی إلى الله تۆ بۆ لای کوێ دەگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار ولله العزة جميعا ئەو پەڕی سەرکەوتن و شکۆمەندی بۆ گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار و خوای پەروەردگار چی دەفەرمێتن أيها المؤمنون أي إيمان داران لعلكم تفلحون چونکە کۆمەلگا هەمووی ئامادەنیە بەدەستە جەمعی و بە کۆی گشتی کۆمەلگا بگەڕێتەوە ئاەتەکە دەفەرمی ئومێد وایە سەرکەوتن بەدەست بێنن هەر کاتێک بە پێی ئاەتەکە کۆمەلگا هەمووی پێپابند بوو ئومێد پێبەخشینی خوای پەروەردگار 100% بە ڕێژەی تەواوی جێبەجێ دەکرێتن و بە بەرجەستەکراوی ئەو سەرکەوتنە دەبینین بەڵام کام گەڕانەوە تفلیحون ڕیشەکەی لەسەر فەلەحە چۆن جوتیارێک چۆن فەلاحێک بە گاسنەکەی زەوی هەڵدەدڕی تۆی تێدا دەچینی و چاوەڕی دروێنەکردنی دەکاتن پێویستە کۆمەلگاش جارێکی تر تۆوی چاکە بچێنیتن جارێکی تر کۆمەلگا خۆی تنۆکە ئاوێک بی بەناو گڵدادا بچێتە خوارەوە بچۆڕێتەوە کاتێک بەناو گڵدا چۆڕاوە گوڵ سەر هەڵبداتن و گوڵ بڕوێتن بەڵام کۆمەلگا لە چی دەسەڵ دەگری لە قورئانی پیرۆزدا 8 سوورگەی سەرەکیمان هەیە حتا کۆمەلگا بە تەواوی لەو 8 سوورگەیە نەگەڕێتەوە لای خوای پەروەردگار ئەو سەرکەوتنە نابینین لە بابەتی بووناسی جارێکی تر کۆمەلگا خۆی بناسێتەوە مرۆڤەکان خۆیان بناسنەوە چونکە کێشەی مرۆڤی ئەو سەردەمە وایە تەنها لە دادگاکان پێویستی بەخوایە بۆ ئەوی سوێندی پێ بخوا بەڵام بۆ بووناسی خۆی ناسینەوەی جارێکی تری خۆی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەگەر لافیتەی سەردیواری مزگەوتەکان و پۆستەری ناو فەیسبوک و سۆشیال میدیا ئەو ڕۆح و ئەو شعوری مرۆڤیان پێ بدراوە لە بەردەم ئەو ئاەتە خۆیان نەدەگرت لە پاشان بابەتی تەوحید لە پاشان عیبادەت لە پاشان بابەتی عەدالەت لە پاشان ئابووری و اقتصاد لە پاشان حکومڕانی لەگەڵ سیاست اینجا بابەتە کۆمەڵایەتیەکان اینجا خێزان لە هەموو ئەو سوورگە سەرەکیانی قورئان ئەگەر کۆمەلگا بە کۆی گشتی و
بە تێکڕایی نەگەڕێنەوە لای خوای پەروەردگار ئەو مژدە و ئەو سەرکەوتنە بە بەرجەستەکراوی نابینین و زۆر ئاەتی قورئانی پیرۆزیشەیە ئەو ئاەتە پیرۆزانی قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار بەڵێنی سەرکەوتن بە کۆمەلگا مرۆڤایەتیەکان دەداتن کاتێک بەڵێنەکە نابینین کەم تەرخەمیەکە لە کۆمەلگایە نەک لە یاسا قورئانیەکە. دەستەکان خۆش مامۆستا گیان ئومێدی تۆبەکردن بۆ کێیە؟ ئەوەی خوددا بناسی ئومێدی تۆبەکردنی دەبێ هەبێ لە هەموو کاتێکدا مرۆڤ دەتوانی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار هەموو کاتێک لە هەموو شوێنێکیشدا دەتوانی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار لە هەر شوێنێک و لە هەر بارودۆخێکیشدا بێ دەتوانی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار تەنانەت تا ئەو ئاستەی بەبێ دەستی دەتوانی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار قاچت نەبێ دەتوانی بڕۆی بەرەو لای خوای پەروەردگار چونکە ڕێگای بەرەو خواچوون بە پێ نابڕدرێ بە دڵ دەبڕدرێت تا ئەو کاتەی نابیست بی دەتوانی گوێ بیستی ڕەحمەتی خوای پەروەردگار بی ئەگەر نابین بی دەتوانی بینەری ڕەحمەتی پەروەردگار بی تەنانەت ئەو کاتەی کەوا مرۆڤ دەکەوێتە ئەو پەڕی تەنگەتاوی هیچ دەرفەتێکی نییە بۆ ئەوەی پڕ بەزاری هاوار بکا بڵێ یا ئەڵڵاه لە ناو دڵیدا هەر ئەوەی بەنهێنی هاواری خوای پەروەردگار بکا وەڵامی دەداتەوە. جامەحوی مەزن لەو بابەتە ئەوەندە قوڵ ئەوەندە ناسک بۆمان وێنا دەکا بۆ ئەوی باشتر لێ حاڵی بین دەفەرمێ لەگەڵ فریاد و گریە حازرە فریاد ڕسمەحوی لێبکوو ڕێدەدا پیری طەریقەت طفلی ساوا بێ بۆ ئەوی باشتر پەیامەکەی مەحوی گیان بگا پێویستە نمونەیەکی بۆ بێنینەوە لەسەر زەوی لە دایک میهرەبانتر نییە کاتێک دایکێک منداڵێکی شیرە خۆرەی هەیە ئەو شیرەی لە سنگیدایە ئەگەر منداڵەکەی پێویستی بە دایکی بێ و بگری بەبێ ئەوەی دایکەکە بیبیستی یان بیبینی هەستی پێدەکا بە گریانەکەی کەوا هانای بۆ هێناوە بە هانایەوە دەچی دەبێ بە فریاد ڕەسی جا دەفەرمێ کاتێک ئەو منداڵە بەهۆی گریانەوە لە ڕێگای شیری سنگی دایکیەوە ئاگاداری کردەوە ئەی کاتێک کەسێ هاوار بکا لە ناو دڵیدا بەنهێنی ذاتی ئەڵڵا جەلە جەلالوهو چۆن وەڵامی دەداتەوە جا دەفەرمێ بەقەد ئەو منداڵە بە وەکو ئەو منداڵە بە لێبکوو ڕێدەدا پیری طەریقەت طفلی ساوا بێ با ئەو کەسە کەسێکی پشت سەماوە کەسێکی ڕیشسپی کەسێکی قاچ لەرزۆک کەسێکی دەست لەرزۆک هەرچێ هەی هەرچی هەی لە هەرکوێی ئومێدی تەوبەکردن لەگەڵ بوون و وجودی ئینساندایە چونکە تەوبە خودی خۆی بابەتێکی وجودی ناو قورئانی پیرۆزە. دەستەکان خۆش مامۆستا گیان فەرمودەیەکمان هەیە کە ئیبن عومەر دەجێرتەوە دەربارەی مانای قوڵەکەی ئەو فەرمودەی مالەم یوغەرغیر چ مانایەکی قوڵی لێ دەخێندرێتەوە ئەوە تا چ کاتێک خوای گەورە تۆبەی بەندەکەی قوبوڵ دەکات هەتا ئیلا بگاتە سەر مەرگ ئەو کاتە یاخود کاتێکی تکەش هەیە چ مانایەکی قوڵی لێ دەخێندرێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خوای پەروەردگار تەوبەی بەندەکەی قبول دەکا مالەم یوغەرغیر مانا ڕووکەشیەکەی ئەوەیە تاوەکو جان لە دەستدانی مرۆڤ کۆتایی مرۆڤ دەگاتە ئێرەی بەڵام مانایەکی قوڵتر کە ئەو مانایە دەکرێت سوودی لێوەربگرین لێەوە بەهرەمەند بین بۆ بابەتی زیاتر حاڵی بوون لە تەوبەی ئەننەسوح. مفەسیری گەورەی کورد پێشەوا مەلای گەورە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی مالەم یوغەرغیر واتە تەوبەکە تەنها لە ناو دەمدا نەبێ چۆن کەسێک غەرغەڕە بەش لە من یەک دەکاتن ئاوا تەوبە نەکاو نەگەڕێتەوە لای خوای پەروەردگار مانا قوڵەکەی ئەوەیە خوای پەروەردگار ئەو تەوبەیە وەردەگرێ کاتێک تەنها لە ناو زاریدا نەبێ بچێتە خوارەوە بچێتە ناو دڵی و بەرزیش بێتەوە بۆ ناو عەقڵ و هۆش و بیرکردنەوەی تاوەکو بتوانی هەردوو بابەتی هۆشیاری و هەردوو بابەتی سۆزداری مرۆڤ جارێکی تر جڵە و گیر بکات و ڕووگەکەی بگەڕێنەوە بۆ لای نزیک بوونەوە لە خوای پەروەردگار. جا بابەتی مالەم یوغەرغیر مانە قوڵەکەی ئەو جۆرە تەوبەکردنیە کە پێویستمان بەگەڕانەوەیە چونکە کاتێک شاعیرێک لە یەکێک لە کتێبەکان دەفەرمی کاتێک تەسبیحت بەردەستە تەوبە بەرلەبتە تەسبیحی لە دەستدایە تەوبەشی لە دەمدایە بەڵام دڵ پڕ لە ئیشتیاقی گوناه
دڵی پڕا و پڕا لە شەیدایی و تامەزرۆیی بۆ گوناه و تاوانکردن دەفەرمێت ئیستیغفاری ناودڵم کاتێک ئیستیغفار دەکەم بەزار ئیشتیاقی گوناه لە ناودڵم پێکەنین و گاڵتەیان بەتەوبە بکەمێت. ئەوەیە کە عاریفان دەفەرمونون ئیستیغفار هەیە ئیستیغفارێکی تری پێویستە لەبەر ئەوە مانا قوڵەکەی مالەمی و غەرغیر خستنە ناو دڵی تەوبەیە خستنە ناو عەقڵ و هۆشیاری تەوبەیە بە شێوەیەک گەڕانەوەیە توانای گۆڕانکاری بەسەر مرۆڤدا هەبی. هەزار گوناهت کرد هەزار تەوبەی بۆ بکە بەڵام عاریفان کاتێک خەڵکی ئاسایی دەڵێن هەزار گوناه و یەک تۆبە عاریفان دەفەرمون یەک گوناه و هەزار تەوبە. ئەوە مانا قوڵەکەی مالەمی و غەرغیر. سەلامەتکە مامۆستا دەستەکانت خۆش بی. مامۆستا گیان ڕۆڵ و هەڵوێستی کۆمەڵگا چۆن بێت بەرامبەر بە تۆبەکاران؟ ئایا زۆر جاروەیە کەسێک کە تۆبە دەکا لەبەر شەرم لەبەر حیا بۆ نمونە لە پێش چاوی خەڵک یاخۆت کۆمەڵگایەکە دەبنە بەربەس بۆی لە جیاتی ئەوەی هانی دەن بەڵکو ساردی دەکەنەوە لەو تۆبەی کە کردیتی نابنە پاڵپشتەکی بەهێز دەبووی بۆی کەسە نەگەڕێتەوە سەر ئەو تاوانن کە پێشتر کردویتی. پرسیارێکی چەند بەڕت جێت کرد. بەڕاستی کۆمەڵگا وەک پێویست هاوکاری تاوانباران نییە لەبەر ئەوەی خودی خۆی کۆمەڵگا تاوانبارە. ئەو وەڵا پرسیارەی بەڕێستان سێ وەڵامی پێویستە. وەڵامی یەکەم کەسی تاوانبار ئەوەی بیر نەچێتن کەوا لە ڕیز و لە کۆمەڵەی تەقوادارانە لە قورئانی پیرۆز بەڵام تا ئەو کاتەی خودای لەبیر بێ کاتێک گوناهی کرد ذەکەڕ الله هەر ئەوەی خوای بیر هاتەوە فەستەغفەروا لذنوبهم بەس ئەوەندا چونکە گەورەترین مەترسی و کارەسات لە قورئانی پیرۆز لەسەر مرۆڤ ئەوەیە خوای لەبیر بکە. کاتێک مرۆڤ خوددا لەبیر دەکا خۆی دەتوێتەوە فەئەنساهم ئەنفوسەهم کاتێک مرۆڤ خوددا لەبیر دەکا خۆی دەتوێتەوە تاوانبار نابێ ئەوەی بیر بچێ. وەڵامی دووەم کۆمەڵگا هەڵوێستی لەگەڵ تاوانباران لەو پەڕی خراپیە لە کاتێکدا کەسی گەڕاوە بۆ لای خوا پلەی خۆشەویستی خوای بەدەستێناوە واتە کۆمەلگایەک ئامادە نەبێ خۆشەویستێکی خوای قبول بێتن لەگەڵ خۆشەویستێکی خوا هەڵسو کەوت و مامەڵە بکاتن. خوا دەفەرمی ئین الله یحب التەوابین ئەو کەسێک کە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. زۆر جار کۆمەلگا لەگەڵ کەسێک ئامادەیە هاندەری بێ جەماوەری بێ هەواداری بێ تا ئەو کاتەی لە ناو تاوان نقم بووە تا ئەو کاتەی لە ناو تاوان بەردەوامە تا ئەو کاتەی تاوانبارێکی بە ئاشکرا و نهێنیە بەڵام هەمان ئەو تاوانبارە کە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار هەمان هەوادارەکانی خۆی نەفرەتی لێ دەکەن هەمان هەوادارەکانی خۆی سوکایەتی پێ دەکەن هەمان ئەو جەماوەرەی کەوا بۆ هاندانی لەسەر گوناه و تاوان بە دەوری کۆببوونەوە هەمان ئەو جەماوەرە نەفرەتی لێ دەکاتن. لەبەر ئەوە زۆر جار کۆمەلگا ئەمڕۆ کەسێک دڵ دەشتێنێ شعوری کەسێک بریندار دەکا لە شکۆی کەسێک دەداتن کەوا دوێنێ تاوانێکی کردووە بە بیانی و تاوانی دوێنێ کەسی ئەو بێ ئاگایە لەوەی ئەو شەو گەڕاوەتەوە بووە بە خۆشەویستی خوای پەروەردگار. وەڵامی سێیەم کۆمەلگا ئەگەر قورئانی بێ کۆمەلگا لە قورئان تێگەیشت بێتن و ڕۆشنبیری قورئانی هەبوو بێ دەبێت لەوە تێبگا هەندێک گوناه و تاوان هەیە مەرجی تەوبەی نەسوحەکەی ئەوەیە تاوانبار ئەو مافەی لەلایەتی بیگەڕێنتەوە جا ئەو مافەی کە خواردوویەتی یا پێویستی بە قەرە بووە یا پێویستی بە گەردن ئازادکردنە بەڵام ئایا کۆمەلگا تا چەند ئامادەیە لە کەسێک قبول بکاتن بڵێ دوێنێ تاوانبار بووم ئەو ڕۆگەڕامەوە یا وەرن قەرەبووتان دەدەمێ یا گەردنم ئازاد بکەن. ئەگەر ئەوڕۆ هەڵەیەکی کردووە بەیانی هێشتا داوای لێبوردنی نەکردووە دەڵێن ڕادیۆیەک چاوەڕێی دەکا وای زانی ڕادیۆ بوو. بابەتی تەوبەکردن بابەتی بەدەستێنانی خۆشەویستی خوایە بابەتی ئەزمونکردنی خواناسیە بابەتی دەسەڵگرتنە لە گوناه و تاوان. بەڵام کاتێک کۆمەلگا ئەو ڕۆشنبیری قورئانەی نابێ ڕێگرە لە بەردەمەوەی ئەو کەسە بگەڕێتەوە هەرچەندە تاوانبار دەبێ پێ لە بەردەم ئەو ڕێگریە دابنێتن بەسەریدا زاڵ بێ چونکە ئەو دەروونە ئەو نەفسە هەندێک جار پێویستی بە شەڕ لەگەڵ کردنە
ئاەتێکەیە لە قورئانی پیرۆزدا وشەکە وەک زۆرێک لە وشەکان و چەمکەکانی تر ستەمی لێکراوە. کاتێک بەنی ئیسرائیل بەهۆی لادانی نەفسیان تووشی ئەوە بوون گۆلک پەرستی بکەن، خوای پەروەردگار دەفەرمێ فەقتولو، بکوژن. چی بکوژن؟ نەفسی خۆیان. ئایا خودی خۆیان بکوژن؟ نا، نەفسەکەیان. ئەو نەفسەی کە ناچاری کردبوون گۆلک بپەرستن و گۆلک پەرستی بکەن، ئێستا گۆلک پەرستی ڕەنجی هەیە، دەنجی هەیە، مۆدێلی هەیە، کوالێتی هەیە. ئێستا گۆلک پەرستی شانازی پێوە دەکرێتن، بووە بە ئازادی، بووە بە سیاست. ئەو نەفسە پێویستی بە جاردانی شەڕکردنە لەگەڵی، چونکە مانە قوڵەکەی ئیستیغفار واتە جاردانی شۆڕشە دژی خۆت. ئیعتراف دەکەی بە تاوانت، شۆڕشێک دژی خۆت بەرپا دەکەی لە پێناوی سازاندنی خودێک، خودسازێکی خۆت بی بە ئاستی ڕەزامەندی خوای پەروەردگار. لەبەر ئەوە بەڕاستی کۆمەلگا تا ئاستێکی باش دەتوانم بڵێم تا ئەو پەڕی لەگەڵ تاوانباران لە ئاستی پێویستدا نییە. لە مزگەوتێکدا کەسێک کە تاوانێکی لەسەر ئاشکرا بووە، ئەوانی تر هێشتا تاوان و گوناهیان ئاشکرا نەبووە، بۆی ئەو تەوبەکاریان قبوڵ نییە. چونکە مرۆڤ کاتێک تەوبە دەکا اینجا لە ڕەحمەت و میهرەبانیەکانی خوای پەروەردگار زیاتر تێدەگا. دەبێت لەگەڵ تاوانباران میهرەبان بێ، دەبێت نەرمونیان بێ، بەس سەرنجی ئەوە بدا بە ڕەحمەتی خوا گوناه دەکەی، بە نیعمەتی خوا گوناه دەکەی، بە ڕەحمەتی خوا دەگەڕێیتەوە، بە نیعمەتی خوای پەروەردگاری جارێکی تر لە خوای پەروەردگار نزیک دەبیەوە. مامۆستا جان زۆر جار یعنی گەنجێک لە گەڕەکێک بۆ نمونە گوناهکارە، بۆ نمونە کۆمەڵێک شتی خراپی کردووە پێشتر، بەڵام کاتێک کە دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە ئەو مزگەوتە قبوڵی ناکەن، ئەو خەڵکی ئەو کۆڵانە قبوڵی ناکەن. ئەوەی کردی ئەو گەنجە زۆر جار بێتەوە سەر هەمان تاوانی خۆی، یعنی کە کۆمەلگا قبوڵت نەکە، یعنی لە جیاتی ئەوەی ڕووی بەدەودار بکەنەوە، دەرکەی بەسەردا بکەنەوە، کو بڵێ نسحەت و ئامۆژگاری بەردەوامی لەگە بکەن، ڕێی ڕاستی پێنیشان بدەن، ئەوان دەبنە بەربەست دەبووی. ئەمە زۆر جار دەبینی ناو مزگەوتەکان خاستن ڕەمەزان دێت، کاکەوەی ڕەمەزانە دێ دواتر ڕەمەزانی دابێ نابینیەوە، یعنی تاوکو ڕەمەزانێکی ترەوە کەسە نایەتەوە مزگەوت تۆبە ناکاتەوە واز لێ زۆر جاروی ئەمە ئەو شتانەمان هەیە لە کۆمەلگایەکەی خۆمان بە تایبەتی. مامۆستای بەڕێز، یەک مزگەوت نییە لەسەر ڕووی زەوی ئەوەی دەچێتە ناو مزگەوتەکە هەمویان بێتاوان بن، هەمویان تاوانبار. مزگەوتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کە سەحابە و یار و یاوەر و هاوڵانی پێغەمبەری خوای تێدا بوو، خوای پەروەردگار دەفەرمێ فیه ڕیجال یحبون ئەن یەتەطەهەروا. مزگەوت جێگەی تاوانبارانە. ئەوەی تاوانبار نییە با لە مزگەوتێ بستە دەرێ، چێ جورئەتی چوونە دەرەوەی هەیە بەو بەڵێنەی بڵێتن من تاوانبار نیمە؟ هەمووی تاوانبارە. لە دەرگاوە تا مینبەر هەمووی تاوانبارە لە مزگەوت کۆبووتەوە، چونکە گوناهکردن بابەتێکی وجودیە، تەوبەکردنیش بابەتێکی وجودیە. کەواتە ئەگەر کۆمەلگا نەتوانی مامەڵەیەکی جوان لەگەڵ تاوانبارێک بکە، لە ناو کۆمەلگا مزگەوت نەیتوانی کارەساتە گەورەکە ئەلێرەیە، کە لە بنەڕەتدا خۆی مزگەوت جێگای کۆبوونەوەی تاوانبارانە. کاتێک کە کۆمەلگای مسلمانان لە گەڕەچێکدا، لە شارێکدا، لە دێهاتێکدا، لە گوندێکدا، لە دەڤەرێکدا لە مزگەوتێک کۆ دەبنەوە، با ئەوەی تاوانی نییە بستێتە دەرەوە، چێ دەتوانی بستە دەری؟ هەمووی تاوانبارە، بەڵام هێشتا تاوانەکەی ئاشکرا نەبووە. لەبەر ئەوە هەمووی چاوی کەوتۆتە سەر ئەو کەسەی تاوانەکەی لەسەر ئاشکرا بووە. مرۆڤیش سروشتی وایە کاتێک بە گرنگیەوە گرنگی بە خۆی ناداتن، کاتێک بە گرنگیەوە لە خەمی ئەوەی دانیە خۆی نزیک کاتەوە لە خوای پەروەردگار، دەست ناکا بە تەوبەکردن ئیلا چاوەڕی ئەوە دەکاتن حەیای بچی. خوای پەروەردگار هەموو ڕێگایەکی داناوە بۆ شکۆی ئەو مرۆڤە پارێزراوی، شکۆی ئەو مرۆڤە بە بەرزی بمێنێتەوە، شکۆی ئەو مرۆڤە لەو پەڕی سەرفرازی دابێ. بەڵام کاتێک مرۆڤ بەس بیر لەوە بکاتەوە ئەگەر گوناهەکانی هەیەی دەنجیان هەبوو بە، ڕەنجیان هەبوو بە، تامیان هەبوو بە، بۆنیان هەبوو بە، دوو مرۆڤن نەدەدیتەوە عاشق و مەعشوقێکیش بن لەسەر ڕووی زەوی بتوانن بەیەکەوە بژین. بەڵام نیعمەتی ئاها ئەو پرسیارە جەوهەری کە جەنابەت کردت، تەوبە چی لە ئەزمموی خواناسیمان زیاد دەکا، ئێستا خوای پەروەردگار باشتر دەناسی، ئێستا تێدەگەین ڕەحمەتی خوای پەروەردگار، گوناه داپۆشینمان لەلایەن خوای پەروەردگارەوە چەندە نیعمەتێکی گەورەیە. چونکە غەفەرە
داپۆشینی شتێکە ناتەوێ هیچی بەسەر بێ. سەتەڕە جاروێ شتێکدا دەپۆشی لە ترسی ئەوەی دەزانی چی تێدایە. سەیری غەفەرە و کەفەرە بکە لە قورئانی پیرۆز. کەفەرە شتێکدا دەپۆشن بۆ ئەوی نەیبینن، شتێکدا دەپۆشن بۆی حەقیقەتێک بزر بکەن، بەڵام غەفەرە شتێکدا دەپۆشی لەبەروی گرانبەهایە، شتێکدا دەپۆشی لەبەروی خۆشەویستە، شتێکدا دەپۆشی لەبەروی زۆر سنجینە لەلات. ئێمەش زۆر خۆشەویست و سنجین و گەورەن لە لای خوای پەروەردگار. بۆیە غافیرە، بۆیە غەفوورە، بۆیە غەفارە، بۆیە دامان دەپۆشی تاوەکو پارێزراوی. مامۆستاجان لەگە قسەکان جەناب شتێکی ترم بەبیردا هات، یعنی زۆر جاروەیە دەڵێ خۆت گۆتنی 100 گوناح و 1 تۆبە. یعنی هیچ زەمانەتەک هەیە ئینسان کە گوناحێکی بچووکیش بیبی کە خوای گەورە لێی خۆشبی لەوانەیە ئەو گوناح پێی بچێتە دۆزەخ. ئایا ئەو ئینسانە ئەو گەنجە یاخود ئەو ئیماندارە هیچ زەمانەتێکی لەلایە کە دەڵێ بە ئاوی دەستنێژێ دەڕوە؟ زۆر جاروی ئەو قسانە هەیە کابرا، یعنی ئەو قسەی هان دەدا کە ئەو کەسە تاوان بکات. هیچ زەمانەک هەیە یعنی ئەتوو بڵێ بە ئاوی دەستنێژێ دەڕوە؟ مامۆستای بەڕێز، بابەتی تاوانکردن خۆی ئێمە لە ئیسلامدا زانستێکمان هەیە پێی گوتی زانستی گوناهناسی. بەداخەوە ئەو زانستە زۆر پاراوێست کرا و فەرامۆش کرایە. بابەتی گوناهکردن و تاوانبار بوون یا ئەوەتەیە مافی کەسێکت خواردووە حەق الناس، یا ئەوەتەیە سنوورێکت شکاندووە بەرامبەر بەخوا. بەڵام دەبێ ئێمە ئەوەمان لەبیر نەچێ لە هەردوو حاڵەتدا لە هەردوو بازنەکەدا سنوور شکاندن و سنوور بەزاندنی سنوورەکانی خوای پەروەردگارە. لە ڕەحمەتی خۆیەتی لە مافی خۆی خۆش دەبێ، دووبارە لە ڕەحمەت و عەدالەتی خۆیەتی مەرجی تەوبە لێ قبولکردنت پێویستی بە قەرەبووی ئەو مافەیە کە مافی کەسێکت پێشێر کردووە خواردوتە. بەڵام خوای پەروەردگار کە ئەتەوابە دەرگای تەوبەی واڵایە بەرامبەر بە هەر کەسێک هەرچەند گوناهی کردبێ و هەرچی کردبێ بە مەرجی ئەوەی بەس بگەڕێتەوە. بەڵام ئەو کەسەی تەوبە ناکا، تەوبە دوادەخا، واز لە گەرەنتی و زمانی ئەوە بینین کە خوای پەروەردگار لێی خۆش دەبی، ئەو زمانی ئەوەی لەکوێ هینا پێشی مردن فریای تەوبەکردن دەکەوێت. ئەو زمانەتە گرینگە. مادام دیار نییە لە چ کاتێکدا لە چ ساتێکدا لەکوێ دەمری، مرۆڤ پێویستە خۆی بۆ ئەو ئامادە بکە ڕووی گەڕانەوەی هەبێ بۆ لای خوا، ڕووی ئەوەی هەبێ جارێکی تر بە مردن بگەڕێتەوە لای خوای پەروەردگار. چونکە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار بە ڕوویەکی سپی و بەسەرێکی بەرز گرنگترە لە ژیانێک کە نازانی چۆن تێیدا بژی. لەبەر ئەوە مرۆڤ دەبێت زەمانەتی ئەوە دەستە بەر بکە. بەڵام خوای پەروەردگار چونکە ڕەحیمە، خوای پەروەردگار چونکە غەفوورە، خوای پەروەردگار چونکە ئەلوەدوودە بەندەکانی خۆی خۆش دەوێتن، بە کردەوەیەکی کەم گوناهێکی زۆر دەسڕێتەوە. لەبەرەوە هەر کەسێک تاوانبارە ئەگەر هات و تاوانەکانی لەسەر یەکتر تا کەشکەشانەی فەلەکی چوو بوون نابێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار بێ ئومێد بی، نابێ بە خەیاڵی دابێتن کە تەوبەکردن بۆ ئەو نییە، تەوبەکردن نابێ بە پشک و بەشی ئەو. چونکە شەیطان، بۆیە ناڵێم ئیبلیس، شەیطان واتە ئەوانەی جنۆکەن و ئەوانەشی ئینسانن، بە هەردوو لایەنەوە بە هەردوو سەنگەر بەرامبەر بە مرۆڤ. جارێک مرۆڤ لە خشتە دەبن بە ڕەحمەتی خوا، جارێک مرۆڤ بە عەزەمەتی خوای پەروەردگار لە خشتە دەبن، دەڵێن بەو هەموو تاوانەوە خوا چۆن لێت خۆش دەبیتن. لە هەردوو باردا لە سەنگەری ئەوەدا مرۆڤ لە خشتە بەرن. خوای پەروەردگاریش لە هەردوو حاڵەتدا هەموو دەرگایەکی بۆ واڵاکردن بۆ ئەوی بۆ لای ئەو بگەڕێنەوە. دەستەکان خۆش مامۆستا، پرسیارمان زۆرە بەڵام دیارە کاتی بەرنامەکەمان بە کۆتایی دەڕوە. بینەران و بیسەرانی خۆشەویست، بەم شێوازەش کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین بە میوانداری مامۆستا کۆچەر مەلا باپیر. خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە مامۆستا لەبەر وتەبەنەکەکات. خوا سەلامەتتان کە یا ڕەبی. پێمان خۆشە ئەگەر هەندێک دوعا و لەبەرەوەی مانگی ڕەمەزانە مانگی دوعایە هەندێک دوعاشمان لە بۆ بکەن و لە بۆ بینەران و بیسەران ئینشاءالله. خوای پەروەردگار هەموو لایەک سەرکەوتو سەرفراز بکات، داواکارین لە خوای پەروەردگار هەموو مسلمانان سەرکەوتو سەرفراز بکات لە سەرتاسەری ڕووی زەوی، لە هەر شوێنێک لە هەر جێگایەک مسلمانێک پێویستی بە هاوکاریە مرۆڤایەتی بە تێکڕا بە کۆی گشتی بەبێ جیاوازی خوای پەروەردگار ئاشتی تێدا بەرقرار بکە، ئەمن و ئەمانی خۆی بەسەرماندا بڕێژی، ئەو مانجی ڕەمەزانە بتوانی بیکەینی وێزگەیەک بۆ گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. هەر کەسێک نیاز و مەبەستێکی لە دڵدایە خوای پەروەردگار بۆی ئاسان بکاتن
وەخوای پەروەردگار ژیار سەلامت بکات ژیار بپارێزی کە بووە بە سەکۆیەک بۆ باسکردنی پەیامی خوای پەروەردگار پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام و هەر کەسێک خوای پەروەردگار کەوا نیعمەتێکی لەگەڵ کردووە داواکارین خوای پەروەردگار لەو هیدایەتە زیاتر بەهرەمەندی بکات تاوەکو بتوانی سوود لەو نیعمەتەی خوای پەروەردگار وەربگریتن و لێوە بەهرەمەند بی خوای گەورە هەموو لایەک محفوظ بکاتن ئەمن و ئاسایشی خۆی ڕەحمەتی خۆی بەسەرماندا بڕێژیتن و داواکارم بیسەر و بینەر و خۆشمان لەگەڵیان یەکێک بین لەو کەسانەی بەهۆی تەوبەکردنەوە پلەی خۆشەویستی خوای پەروەردگار بەدەست بێنین و لە کۆتاییش خوای پەروەردگار لە هەموو لایەک ڕازی بین اللهم ئامین. دەستەکان خۆش مامۆستا گیان. خۆشەویستان بەم شێوازەش کۆتایی بە وانەی ئەم جارەشمان دێنین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.